ئەرە بۆ جواب نایدۆ سعاتە بانتەکەم بەڵە لە چیە؟ بۆڵی چێوکوا چاکەتەمە ڕۆمە دەرەوە درێنمە نازانم ڕۆبزانە خۆلەکێدا یعنی چی نازانم بابێک سعاتە بۆ چاکەتا گەرمە چۆ داونەوە نازانم ڕۆ خۆ بگەڕێ ئەرە تۆ باز دۆ بێنە تۆ ئەمە معقول نییە تۆ دوو دانە مانگە من تۆم گواستۆدانم دەمروچێت چی ئەوتە بێگە نە سوحبەتێ نە پێکەنینە نە ڕێکم تێکی توان بژیانە منیتیان بۆ چی ناوەتە ئەم دوورە عیبی چیە لە عیبی چیە نەدایکێ نەباوکێ نەخوشکە کەسی هاتو چی من ناکە منە ناوەتە ئەم دوورەوانێ والله بێ زۆریشی پێ خۆش بێسێ و ئاو هەوایەکە زۆر خۆشە چی دەوالۆ قەڵەباڵە خی و بۆڵە قسە قسەڵۆژی خەڵک با بێرە خۆشترە ئەتۆ سە چاکەتم وی بێنە با بڕۆم دەرم لەگەڵ ڕفیقانەمە بکێ ڕۆی ئەچم لەگەڵ براتە ناڕۆی لەگەڵ نایەتە دەرەوە تۆ بۆ شوویتە دەرەوە والله ناوبمە دەرەوە دوو مانگە من ژنی تۆم تا ئێستا دەرەوەم نەبینیوە لەگەڵ تۆیە ئەزانی بۆ ئەم بیتەوە دەشتە خۆ من مانگانیم ئەزانی بۆ ناوبمە دەرەوە دوێنە یەک دانە سەعات پێم وتی بۆ داعوەتی ماڵی باوکم بۆ نهاتی لەگەڵمە نایم تۆی بۆ ماڵی باوکی من ئەزانی چ یەک شتێ با پێ بڵێم زاوا ئەوە جوان نیە بچێتە ماڵە خەزورە جوان نییە ئەی بۆ من جوانە بێمە ماڵی باوکی تۆ قاپیان بۆ بشۆم و چێشتیان بۆ حازرکەم ئەزانین چیە میناژیا من کە هێمە ماڵی باوشی تۆ ئەزانین چی خۆ باوکو ناڵێ پیاوی سراحەتێ بکە 24 دانە ساڵە ئەم باوکەی تۆ باسی ئازایەتی خۆیەکە وەڵڵاهی واژ نییە ئەی وەکو باوکی تۆ بێ پشیلێکیشی پێ ناگیرێ نه باشی تۆ جوانە وەڵام بە یەک دەست بیگەسیە تەقێنم وەڵا قۆچەقانێکیشی بۆ نەتەقیوە تا ئێستا ئەزانی چی زۆر زیاڕۆی جارێک نای باوکی من نێنی تۆ ئەزانی چی مینە ئەزانی دەنگ بەسەم نابەرز مەکەرەوە ئەزانی عیب ناکەی تۆ ئەوە چییە ئەی بۆ نای باوکی منێنیت هەر هەڵەسی دانیشی باوکە وا براد وا ئەمە نازانم وایە ئەوەی کە وتومە ڕاستە ئەبێ زۆر مەمنون دەنگ بەرز مەکەرە تۆ احترامی خۆ بگرە بزانە بەرامبەر چێوە ساوی قسە مەکە حەز ناکەم دەستم پێ فێر بێ نانا جاوەرێک جای تۆ شماتی هەڵە نانا دێ ئەمە وڵ ئاخ بەڵێ حەز ناکەم دەستم پێ فێر نانا جاوەرە هات تێمان هەڵە نانا وەرە تێمان هەڵە وەرە جۆ بگرە کاتی خوا بۆ حەیامانە بەنێمە چەند ساڵە حەیاکۆکەن و لە منتیقە کەس نەیوێراوە ئاوە سیرێکمان کرد بۆ واکەنەوە کاکە ئەها هاتم لە ماڵی کوڕەکەم ئیسلاحەتێ بکەم پاروێ نان بخۆم هاتووم بۆ لای بووکە تاقانەکەم ئەو هاوەرەتان لە چی عیب ناکەن وەڵا لە کوڕەکە و بپرسە یاخە باشە ڕۆڵی ئەو دوو مانگە زەواسیان کرد چۆن تا ئەوە توانم 20 ساڵ بەیەکەوە بژین باوکە گیان تۆ دوو دانە مانگە ئاگا لە ژیانی من نییە کاکە من نە ڕوێکم تێگا نە سوحبەتێ نە هیچ معقولە ڕووینایەتی کە پێمەوتی شومەکە کوڕەکەی من نەکاس بەنیشتێ ئەو نەمامە گیان حەزم لێ کردووە بە ئەڵقەیە شووی پێکەم ئەمە زەواجی مۆبایل ئەمە قازانجەکەیتی باوکە ژە من یەک پرسیار لە تۆکەم تۆ ئەو خوا ئەو هەوایەرە خۆش لەم سەوزە یان ناوشار وەڵا دەقەیەکی ئێرە هەموو ناوشارێنێ ئەی ڕەحمەتت لێبێ ئەوە نییە باوکو کوڕ دانیشتون پشتی یەکە گرن هەردا ئەنیشن باسی سەوزاییەکان ئێوە من بە بزن تێگەشتون نانا باوکە گیان مەسەلە بزن نییە کچەم کەس حەدی نییە تۆ بە بزن بزانە تۆ ئاسکی منی باشە باوکە گیان کوڕەکەم بیرێ لە ڕابردووی خۆتان بکەن و بیرێ لە هینی کەس و کار بکەن و بزانە باو و باپیری ئەمە چۆن ژیاون ئەزانین چێ باوکە ژیان خۆ من ئەو خۆی زانێ بەخوا بێ دڵیم نەکردووە کاکە ماڵ حاڵێکی جوان ئینسان لە خێمێکی شابێ ئەگەشتەکە بە قەنەعەت بێ بە ناوڵاوێکی ژەژی بەزەمە بە هیچ شتێ ڕازی نییە دە دوای باوکە ژیان من نەموتەقێ ناکرێ من نەموتە ڕاکەم ماڵە خەزوران نابێ کوڕەکەم ماڵە خەزوران ئەو وەکو باوکی تۆ ئەگەر شیرێ پاک بێ ئەگەر ئەمی شیری پاک بێ من وەکو باوکی ئەوە باشە با نەتان خەمەوە حەوزە و هەردووتان خۆمە ژیانە منیتیان وڵای خۆمەڵێ منەوە حەوزە کورە نەکەی ڕۆڵە بۆ کاتی خوا تووشی قەتڵێکوان نەکەی کۆرە باوکە قەتڵیشی دەبا خۆی تێگا یەک مەسینە ئاویتە جا دوێژەم لوشکە چییە عیبی چیە ژیانە وەڵاو ژیانی تۆ هیچ کەسێکی گەنیەتی